زۆر باشە بۆی حکوومەت پێویستی هاوڵاتی بەڕێ دەخات و ئیشێکی زۆر باشی کردووە لە سەعات 8 بەیانی تا سەعات 8 ئێوارە. بەنسبەت داوام پشتیوانە لە سەعات 3 چەندی زووتر داوای باشترە مۆزدەف پشتیوانە خەڵک هەیە مەسەلەن دەیەوێت زوو بشتەوە ماڵ منداڵی هەیە ماندی دەبێت بەڕاستی چەندی بکرێت داوامەکە کەمتر بتەوە باشترە. داوام بێتە کاتژمێر 3 بۆی هاوڵاتیش کە لە شوێنێک داوامی نەبێ موچەی نەبێ سوودێک بەویش بگات. ئەو فەرمانبەرانەی کە زۆربەی زۆریانە تەکسییان دوکاندارن بەهۆی ئەو درێژکردنەوەی داوامەوە تۆزێک بژێوی ژیانی هاوڵاتیانی ئاسایش باش بێ. من بە گونجاوی دەزانم. موچەکەیان بۆ زیادکەن باشترە، بەڵام ئەگە موچەکەیان بۆ زیاد نەکەن بەڕای خۆم شتێکی غەڵەتە. پێشوازی لەم بڕیاری حکوومەت دەکەم بۆ زیادکردنی دەوامی فەرمانبەران لە کاتژمێر 8 بەیانی تاکو 3 ئێوارە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر کاری خۆیان ڕابکەن و ئێمە وەکو فەرمانبەرێکی ئەم وڵاتە ئەم هەرێمە پێشوازی لێ دەکەین و زۆر سوپاس.